بە هیوای کاتێکی خۆش لەگەڵوانای بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی لاپەڕا ١٧١ پرسیاری ژمارە 39 لە ساڵی 1940 پیاوێک توانی پلەی پێوانەی جیهانی لە سواری بایسکل بەدەست بهێنێ بە 325 کیلۆمەتر لە ڕۆژێکدا بۆ ماوەی 500 ڕۆژ. ئایا نزیکەی چەند کیلۆمەتری بڕیوە بە بایسکلەکەی؟ زانین نزیکەی چەند کیلۆمەتری بڕیوە بە بایسکلەکەی؟ 325 جارانی 500 دەکەم، بەڵام جارێ سفرەکان دانانێم هەتا دوایە. وەکو ئەوەی وایە 325 جارانی 5 بکەم کە تەواو بووم 2 سفرەکەی لە پێش ژمارەکەی دادەنێم. هەست دەکەم ئەوها ئاسانترە. 5 جاران 5 25، 5 جاران 2 10، 2 12، 5 جاران 3 15، یەکیش 16. ئێستا 2 سفرەکەی دادەنێم. ئەگەر بمەوێ ژمارەکەی بخینمەوە، باشترین شت وایە دابڕینی یەکەم دروستکەم لە 3 خانە، دابڕینی دووەمیش لە 3 خانە، دابڕینی دووەم واتە دابڕینی هەزاران. کو دەخینمەوە ژمارەکەی؟ 162,500 کیلۆمەتری بڕیە لەو 500 ڕۆژە. 162,500 کیلۆمەتر. پرسیاری 40 دەفرێکی شوشەیی فراوانیەکەی 1.4 پەرداخە. چەند دەفر دەتوانیت پڕ بکەی ئەگەر 3.3 پەرداخت هەبی؟ 3.3 پەرداخت هەبی. پەرداخەکان بینم دابەشی فراوانی دەفرەکەی بکەم بزانم چەند دەفر پڕ دەبیت. کەواتە 3.3 دابەش 1.1. لە کاتی دابەش و لە کاتی لێکدان و زیاتر دابەش و لێکدان ئاسانترین شت ئەوەیە ئەو ژمارە کەرتدارەی بکەمە کەرتەکی ئاسایی. کەواتە 4 جاران 3 12 کۆ 3 15 دابەش 4. دابەشەکەی وەکو خۆی بنووسمەوە. کەرتی دووەم 4 جاران 1 4 کۆ 1 5 بەسەر 4. ئێستا چ دەکەم؟ هەنگاوی دووەم کەرتی لای ڕاست وەکو خۆی دەنووسمەوە، دەبیتە 15 لەسەر 4 هەروەکو خۆی. هێمای دابەش دەگۆڕم دەیکەمە هێمای جاران. لە کاتی کەرت ئاسانترین شت ئەوەیە هێمایەکەی بکەمە جاران. لێکدان کە هێمایەکەم کردە لێکدان، کەرتی لای چەپ هەمیشە کەرتی لای چەپ کەرتی دووەم سەرە و ژێر دەبی، لە جیاتی 5 دابەش 4 دەبیتە 4 دابەش 5. ئێستا زۆر ئاسانە. 4 لە سەرێ 4 لە خوارێ دابەشی 1 4 جاران 4 دابەش 4 دەبیتە 1. 15 دابەش 5 یەکسانە بە 3 واتە هەمووی دەبیتە 3. واتە 3 دەفر پڕ دەکا. ئەگەر ئەمن چەند بەرداخم هەبوو 3 بەرداخ و 3 چارەکی بەرداخ. پێداچوونەوە و ئامادەبوون. پرسیاری 41 ئەو پرسیارانە باوەڕ ناکەم زۆر ئاسانن. 4 کۆ 3 7، 2 کۆ 2 4، 5 کۆ 5 10، 3 کۆ 1 4، یەکیش 5
5,047. پرسیاری 42 4 کەم 8 نابی دەبی حەفتەکەی خورد بکەمەوە. چارەکە دەبیتە 4 4 کەم 8 هەشتی لێ بڕوە دەکا 6 سفری ئەو سفرە دەبی بە 9 شەشی لێ بڕوە 3 دیسان ئەو سفرە دەبی بە 9 سێی لێ بڕوە 6 ئەو حەفتە بوو بە 6 کەم 9 نابی 16 کەم 9 ئەو شەشەی خورد دەکەمەوە 16 9 لێ بڕوە دەکاتە 7 ئەو شەشەش بوو بە 5. ئەگەر دابڕینەکان دروست بکەم 3 ڕەنووسی لای ڕاست دابڕینی یەکانە ئەو دوو ڕەنووسەکەی دیشمایە دابڕینی هەزارانە واتە دەخینمەوە 57,636. پرسیاری 43 ئەو پرسیارانە زۆر گرنگن. 43 نزیککردنەوە هەمیشە گرنگە. ئەگەر بمە ژمارەکەی بخینمەوە ئەوە دابڕینەک ئەوەش دابڕینی هەزاران واتە دابڕینی ملیۆنانیشم هەیە 2,316,790. نزیکی بکەمەوە بۆ نزیکترین هەزار. ئەوە خانەی یەکانە سفرەکە 9 کەش خانەی دەیانە 7 کەش خانەی سەدانە 6 کەش خانەی هەزارانە واتە شەشەکەی نزیک دەکەمەوە. لە کاتی نزیککردنەوە هەموو ئێستا من شەشەکەی نزیک دەکەمەوە ئەو هابی نووسم هەموو ئەو ڕەنووسانەی لە لای چەپی شەشەکەیە هەروەکو خۆی دەبی بیان نووسمەوە هیچ بێ دەستکاری 2 1 2 3 1 شەشەکەش جارێ نانووسم بەڵام هەموو ئەو ڕەنووسانەی دەکەونە لای ڕاستی شەشەکە دەبن بە سفر 7 دەبیتە سفر 9 دەبیتە سفر سفریش هەر سفرە. ئێستا ئایا شەشەکە هەر 6 دەمینێتەوە یان یەکی لۆ زیاد دەبیتە 7 چێ بڕیار دەدا؟ ئەو هەفتەی کە زۆر زۆر نزیکە لە شەشەکەی لە لای ڕاست. ئەگەر ڕەنووسەکی گەورە بوو واتە 5 و 6 و 7 و 8 و 9 شەشەکە دەبی بە 7. ئەگەر 0 و 1 و 2 و 3 و 4 بوو شەشەکە هەروەکو خۆی دەمینێتەوە لێرە چونکە 7 گەورەیە ئەو شەشە دەبی بە 7 کەواتە شەشەکە بوو بە 7. ژمارەکە ئێستا ئەگەر بیخینمەوە 3 ڕەنووسی یەکەم دابڕینی یەکان 3 ڕەنووسی دووەمیش دابڕینی هەزاران ئەو ڕەنووسەش دابڕینی ملیۆنان کەواتە 2,317,000 2,317,000. پرسیاری 44 پرسیاری 44 9,802 جاران 6 2 جاران 6 12 6 جاران 0 0 یەکیش هەر یەک 6 جاران 8 48 6 جاران و 54 لەگەڵ 4 58. ئەگەر بمەوێ بخینمەوە دابڕێنی یەکەکان دابڕێنی هەزاران 58,812. بەراورد بکە پێش بەراوردکردنی ئەو ژمارە دوور و درێژانە یەکەم جار دەبی تەماشاکەم بزانم دابڕینەکان وەکو یەکن واتە ژمارەی ڕەنووسەکان وەکو یەکن یان نا ئەگەرنا کامە ڕەنووسی گەورە بوو ئەو گەورەترە. لێرە دابڕینی یەکان لێرەش دابڕینی یەکان ئەو جە دابڕینی هەزاران 3 ڕەنووسە لێرەش دابڕینی هەزاران 3 ڕەنووسە
دابڕینی ملیۆنان یەک ڕەنووسە، دابڕینی ملیۆنان یەک ڕەنووسە. ئێستا بەراوردیان دەکەم. دابڕینی ملیۆنان وەکو یەکە، ناتوانم بزانم کامە گەورەیە، بەڵام لە دابڕینی هەزارەکان بێگومان بەراوردکردن هەمیشە ڕەنووس بەن ڕەنووس لە لای چەپ دەست پێ دەکەم. گوتمان پێنجەکە وەکو یەک بوو، هیچم بە هیچ نەکرد. ئەو جا دووەکە وەکو یەکە، لێرەش وەکو یەکە، ئەوەش هێشتا نازانم. پاشان سێی لەگەڵ سێ هێشتا نازانم کامە گەورەیە. ئەو جا حەفت لەگەڵ شەش، چونکە حەفت گەورەترە لە شەش، واتە ژمارەی لای چەپ گەورەترە، واتە ژمارەی لای ڕاست بچووکترە. پرسیاری 46 کامە گەورەیە؟ 3 لە 8 یان 6 لە 5. چونکە 6 دابەش 5 گەورەترە لە 1، چونکە 3 دابەش 8 بچووکترە لە 1، کەواتە 3 دابەش 8 بچووکترە. یەکسەر. پرسیاری 47 چەند سفر هەیە لە ئەنجامی لێکدانی 65 جاران 40,000؟ یەکەم جار تەمەشاکەم لێرە چەند سفرم هەیە؟ 1 2 3 4 4 سفرم هەیە، کەواتە لێکدانەکە هیچ نابی لە 4 سفری هەر کەمتر بی جارێ وابزانم، چونکە فاریزەشم نییە. پاشان کە تەمەشا دەکەم یەکەم ژمارە 5 جاران 4 دەکا 20، واتە ئەویش سفرەکی هەیە، کەواتە دەبیتە 5 سفر. چونکە 5 جاران 4 جاران 5 20 و 4 جاران 6 24 دوش، کەواتە دەبیتە 5 سفر بە هەمووی. 5 سفر ڕاستە. هەمیشە تەمەشا دەکەم ئەگەر ژمارەکە 5 لەگەڵ بوو ڕەنگە سفرێک زیاد ببێ، چونکە 5 جاران 4 دەکا 20، 5 جاران 8 دەکا 40. تەنیا ئەو دوو جارە سفر زیاد دەبێت، چونکە 5 جاران لە 2 4 و 8، 5 و 2 4 و 8 ئەوە سفر زیاد دەبی. دەنا 5 جاران 5 25 هیچ سفر زیاد نابی. تەنیا ئەگەر 5م هەبوو و 4شم هەبوو، یان 5م هەبوو 2شم هەبوو، یان 5م هەبوو 8م هەبوو. پرسیاری 48 کام ئەنجامی لێکدان جیاوازە لەگەڵ ئەوانی دی؟ ئەم دەبی لێکدانەکان چاکەم هەتا بزانم کامەی جیاوازە. 3 جاران 3 جاران 3 جاران ئەو یەکەم 3 جاران 3 و جاران 3 دەکا 27. دووەم 2 جاران 2 4 4 جاران 2 8 8 جاران 3 24. 3 جاران 2 6 6 جاران 4 24. 2 جاران 2 4 4 جاران 6 24. کامەیان جیاوازە؟ بێگومان جیاوازە، کەواتە ئەوە جیاوازە. شیکاری پرسیارەکان ڕێژە. بایسکل لەسەر 2 پێچکە دەڕوا، ئەگەر 3 بایسکلت دیت مانای وایە 6 پێچکەی هەیە. ڕێژە بەراوردکردنە لە نێوان 2 هێندە. 3 ڕێگە هەیە بۆ نووسینی ڕێژە کە بەراورد دەکا لە نێوان ژمارەی بایسکلەکان و ژمارەی پێچکەکان. پێچکە واتە چەرخە. یەکەم ڕێگە ئەوەیە ئەوها بنووسم 1 تا 2، یان 1 لەسەر 2، یان 1 بۆ 2. 3 ڕێگا هەیە: ڕێگای سۆرەکە، ڕێگای زەردەکە، ڕێگای سەوز و کەسکەکە. هەموو ئەو ڕێژانە دەخوێندرێتەوە 1 بۆ 2، بەڵام نووسینیان جیاوازە، یان 1 هەتا 2. ڕێژەی ژمارەی بایسکلەکان بۆ ژمارەی پێچکەکان بریتیە لە 1 تا 2، 1 بۆ 2.
ژمارەی بایسکلەکان هەرچەندبی ڕێژەکە هەر ئەوەندەیە. بە 3 ڕێگەی جیاواز ڕێژەی بەراوردکردنی ژمارەی بایسکلەکان لەگەڵ ژمارەی پێنجگەکان بنووسە. ئەگەر 8 بایسکلم هەبی واتە 8ی دابەشی 16 دەکەم، چونکە 16 چەرخ دەبی دەکاتە دیسان دەکاتە 1/2 یان 1/2 یان 1/2 پێی ناوێ دیما بە 3-4 ڕێ بنووسم هەمیشە هەمویان 1/5 بی و یان 10 بی یان 20 بی هەر دەکاتە ڕێژەکە هەر دەکاتە 1/2 یان 1 ڕێژە 1 تا 2. نازانم لێرە لەبەر چ ئەوەندە 5 بایسکل و 6 بایسکل و 10 بایسکل ئەگەر ڕێژەکە هەر وەکو یەک بی مەبەستیان چییە؟ ئایا بنووسین 5 تا 10 یان بنووسین 1 تا 2؟ تێناگەم لەو مەبەستی ئێرە، چونکە نووسراوە بایسکلەکان هەرچەند بن ڕێژەکە هەر 1 هەتا 2. کەواتە لێرە دێمە کۆتایی ئەو لاپەڕەیە، هاتمە کۆتایی ئەوانەیەش هەتاوانەی داهاتوو هەر بژی.